گۆڕانمان بۆ دەخوێنێتەوە سەبارەت بە پاشەکشیان لە کابینە هێشتی حکوومەتی هەرێمی کوردستان. جەلال فەرموو. بەناوی خۆی بەخشندە و مێرەبان جەماوەری کوردستان، پارتە سیاسیەکان، هەڵسوڕا و کادر و ئەندامان و دەنگدەران، ئێمە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان پاش چەندین ساڵ لە خەبات لە پێناو بەرپاکردنی حکمێکی ڕەشید و نەیەشتنی گەندەڵی و چەسپاندنی شەفافیەت و گۆڕینی سیستەمی حکومڕانی و نووسینەوەی دەستور و ڕێخستن و بە سیستەمکردنی دامەزراوەکانی حکومڕانی بەگشتی و هێزەکانی پێشمەرگە و ئاسایشی ناوخۆ بە تایبەتی و دروستکردنی کۆدەنگی نیشتیمانی و خزمەتکردنی هاوڵاتیان و بێلایەنکردنی دەسەڵاتی دادوەری بۆ پاراستنی ماف و ئازادیەکانی هاوڵاتیانی کوردستان. بەشداریکردنی گۆڕان و کۆمەڵ لە حکوومەتی بنکەفراوانی کابینەی هەشت پێویستیەکی قۆناغەکە بوو بۆ ئەوەی وێنەی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و پرۆسەی سیاسی ڕاست بکرێتەوە ڕۆڵێکی کاریگەرمان لە پرسی چاکسازی و ڕیشەکێشکردنی گەندەڵی لە هەرێمی کوردستان هەبێت. لێرەدا پێویستە ئەو ڕاستیە بخرێتە ڕوو کە دەسەڵاتدارانی هەرێم با شێوازێکی بەرفراوان درێژەیاندا بە گەندەڵی سیاسی، یاسایی، ئابووری و دارایی و تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی هەروەها بەدەر لە یاسا ماوەی 2 ساڵی تریان بۆ سەرۆکی هەرێم درێژ کردەوە، دواتر پەرلەمانی کوردستانیان پەخست و کابینەی هەشتی حکوومەتی هەرێمیان فلیج کرد. وەک هەمیشە شەراکەتی ڕاستەقینەیان قبول نەکرد و ئامادەش نەبوون چاکسازی ڕاستەقینە ئەنجام بدرێت. دەسەڵاتداران بەهۆی عەقڵیەت و شکستی فۆرمی حکومڕانیان هەرێمیان تووشی قەیرانێکی گەورەی ئابووری و دارایی کرد. دوجار بەهۆی سیاسەتی ناواقعی و عینادی و هەڵەی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم کوردستانیان تووشی شکست و هەرسێکی مێژوویی سیاسی، سەربازی، معنەوی، جەماوەری، ئابووری و دارایی کرد. لە دوای ڕووداوەکانی پاش ڕیفراندۆم ویستمان دەرفەتێک بدەین تاکو دەسەڵات بەدەم ئەرکی قۆناغەکەوە بێت و حکوومەتێکی کاتیدا بمەزرێنین بۆ ئەوەی ئیدارەی گفتوگۆیەکی سەرکەوتوو لەگەڵ بەغدا بدات و کار بۆ چاکردنی موچە و بژێوی خەڵکی بکات و ئامادەکاری بۆ هەڵبژاردنێکی پاک و بێگرد بکات. دوای پاککردنەوەی لیستی دەنگدەران لە سەدان هەزار دەنگی ساختە، بەڵام پاش چەند مانگێک لە چاوەڕوانی دەرەنجامی بێئومێد بوون لەمانەوەی لەم حکوومەتەدا و ئەم بڕیارەشمان پێشتر لەلایەن هەردوو لاوە وەرگیراوە لەبەرە و هۆکارانەی سەرەوە بە پێویستمان زانی دوای بخەین بۆیە ڕای دەگەیەنین. کشانەوەی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان. 2. لە ئێستاشدا بە پێویستی دەزانین ئەم حکوومەتە هەڵبوەشێتەوە و حکوومەتێکی کاتی پێک بێنرێت. 3. پشتیوانی لە هەموو داوا و داخوازیە ڕەواکانی خۆپشاندەران دەکەین لە چوارچەوەی خەباتی مەدەنی بە شێوازی گردبوونەوە و مانگرتن بێتوند و تیژی. 4. هێزەکانی پێشمەرگە و ئاسایشی ناوخۆ بەرپرسیارن لە پاراستنی گیانی خۆپشاندەران و هیچ پاساوێک نییە بۆ گرتن و ئازاردان و کوشتنی خۆپشاندەران. هەر لێرەوە داوا دەکەین هەموو ئەوانەی لەسەر خۆپیشاندان دەستگیر کراون ئازاد بکرێن. هاوکات دیاردەی سووتاندنی بنکە و بارەگای حکومی و حیزبی ئیدانە دەکەین و بەکارێکی ناشارستانی دەزانین. 5. هەر هەڵبژاردنێک لە کوردستان بێ پاککردنەوەی لیستی دەنگدەران هیچ ماهیەت و نرخێکی نییە و پێشتر ئەنجامەکەی مسەوگەرە. بۆ بەدیهێنانی ئامانجی گەلەکەمان و تێپەڕاندنی ئەم قۆناغە لە خەباتی مەدەنی بەردەوام دەبین بۆ بەدیهێنانی ژیانێکی بەختەوەر و ئازادی و دادی کۆمەڵایەتی و حکوومەتی هاوڵاتی و پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان و چارەسەری کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بەپێی دەستور و لەسەر و هەمویانەوە مادەی 140 و هەموو فشارێکیش دەخەینە گەڕ بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگرد. ئەمەش دەکەینە سەرەتای قۆناغێکی نوێی سیاسی و کۆکردنەوەی هێز و لایەنە سیاسیەکان لە هاوپەیمانی و بەرەیەکدا بارکێکی هەنووکەیی ئەمڕۆ دەزانین. کۆمەڵی ئیسلامی کوردستان بزوتنەوەی گۆڕان 20/12/2017